هەرێمی کوردستان ماوەیەکە بۆتە سەرێشە بۆ بەغداد. پلانەکانی بەغدا بۆ کەمکردنەوەی ئەو سەرێشانە چین؟ بە کەمێک بۆ جواوە بگەڕینەوە و ئەمەوە بیر خۆمان بێنینەوە کە لە ئانووساتی دامەزراندنی دەوڵەتی عێراقەوە تا ساتەوەختی دامەزراندنی دەسەڵاتی هەرێمی کوردستان، کورد بەردەوام بەغدای وەک ناوەندی تۆقاندن، قڕکردن، چەوساندن و بەتایبەت داگیرکاری سەیر کردووە و لە پێناو دەربازبوون لەم ستەم و پێشێلکاریانەش هەزاران هەزار ڕۆڵەی بە ئەمەگ و قارەمانی خۆی قوربانی ئەم ئاواتە بەرزە نیشتمانیە کردووە. جا بە دامەزراندنی کیانی هەرێمی کوردستان ژمارەیەک خەون و ئاواتی پیرۆز و دێرینی کورد هاتە دی و دوای دامەزراندنی یەکەمین حکوومەتی هەرێم سەرقاڵی بیرکردنەوە لە ژیانێکی پڕ لە کەرامەت و دوور لە داگیرکاری بوو لە نیشتمانەکەی خۆیدا. هاوکات دەسەڵاتی کوردیش لە بۆشایی دەسەڵاتی ناوەندی بە دڵی خۆی دەستی بە تەڕاتێن کرد و کەمترین حسابی بۆ بەغداد نەدەکرد، تەنانەت لە بیریەوەدا بوو بۆ هەمیشە بەشووی بدات. ئەم دۆخە بەغداد و بەتایبەت پاشیەکانی بەغدادی تووشی نیگەرانی و دڵە ڕاوکێ کردبوو بە شوێن دەرفەتێکدا دەگەڕان بۆ تۆڵەسەندنەوە لە هەرێمی کوردستان. چونکە لە ڕوانگەی زۆربەی سیاسەتمەدارە پاشیەکانی بەغداوە ئەم کیانە نەک تەنیا کەمترین شەرعیەتی نەبوو، بەڵکو جۆرێک سوکایەتی بە دەسەڵاتی بەغدا و لە بنەڕەتدا لە پێناو لاوازکردنی دەسەڵاتی عێراقدا پێکات بوو. لەلایەکی دیکەوە کورد و دەسەڵاتی کوردی وا تێگەیشت بوو دەواازەکە هەر لەسەر ئەو پاژنەیە دەخولێتەوە، بۆیە پیری لە داهاتوو نەکردەوە و ئەو دەرفەتە زێڕینەی بۆ بنیاتنانی ژێرخانی استراتیژی و درێژخایەن و هەروەها پەیوەندیەکی تەندروست لەگەڵ جەماوەرەکەی خۆی نەگواستەوە. بە پێچەوانەوە دەرفەتی بۆ تۆڵەسەندنەوەی پاشیەکانی بەغداد لە هەرێم ساز و ئامادە کرد. هەر بۆیە پاش دەستێوەردانی تاران و یەکلابوونەوەی دەسەڵاتی سەرەکی و عەسکەری بۆ شیعەکان ئیتر لە سەرەتای ساڵی 2014ەوە داماڵین و لاوازکردنی هەرێمی کوردستان بوو بە بەشێک لە پلانی درێژخایەنی بەغداد و بەتایبەت پاشیەکانی بەغداد کە بەردەوام ڕق و کۆنە ڕقیان لە کورد نەدەشاردەوە. هەر لەمبارەوە بەغداد هەر بە ئاسانی خاڵی لاوازکردنی خۆی لە پرسی کورددا دۆزیەوە. پرسی موچە و بودجەی خەڵکی هەرێمی کوردستان ئەو پرسە بوو کە بەغدا بە یارمەتی عەقڵی سیاسی تاران توانی خاڵی لاوازکردن و سوکایەتیکردن بە کیانی هەرێمی کوردستان بدۆزێتەوە و بە ورد و ڕژدی کاری لەسەر بکات. هەر بۆیە بەغداد توانی لە ڕێگەی نەناردن و کەم ناردنی موچەوە بەرەبەرە کوردماند و لاواز بکات. توانی بە ئاسانی ململانێ لە نێو لایەنە کوردیەکاندا قوڵ بکاتەوە. توانی بە ئاسانی پاشەکشە بە دەسەڵاتی هەرێمی کوردستان بکات و ڕەوتی بەرەو پێشچوونی هەرێم خاو بکاتەوە. تەنانەت توانی پەرە بە ناکۆکیە ناوخۆییەکان بدات و دەرەنجام ڕێگەش نەدات جارێکی دیکە کورد لە بەرامبەر بەغدادا باس لە پرسە استراتیژیەکانی وەک سنووری مادەی 140 و زۆر مافیدیکەی دەستوری خۆی بکات. لە ئەنجامدا توانی سەرجەم داواکاریەکانی کورد و هەرێمی کوردستان لە پرسی موچە و بودجەدا کۆکاتەوە و بەواتایەک لە ڕێگەی برسیکردنەوە ئیتر چۆک بە هەرێمی کوردستان دابێنێت. بەغدا لە ئێستادا ئیتر بە تەواوەتی دەموچاوی گۆڕاوە. جیدی ئەو پایتەختە پڕ لە کێشە و قەیرانەی جاران نەماوە، بەڵکو بۆتە ناوەندە بەهێزەکەی جاران و گرنگتر لە هەمووشی. ئێستا بەغدا نەک ناوەندی قڕکردن و لێدان و داگیرکاریە، بەڵکو ناوەندی فریاد ڕەسی و تەرازووی دادگەری و سەرچاوی بژێوی خەڵکی کوردستانە. بەواتایەک ئیتر بەغداد تای بەهێزی تەرازوەکەیە. کەواتە بەغداد توانی لە ڕێگەیان پرسەوە هەرێمی کوردستان نەک تەنیا لاواز بکات و بە چۆک دابێنێت، بەڵکو دووبەرەکی و چەند بەرەکی کوردیش قوڵ بکاتەوە وا بکات کورد ئەم جارە بە منەتەوە پەنا بۆ بەغدا ببات. تەنانەت پەنابرزنەکانی ئەوەندە لە ڕادەبە دەربکات کە هەست بەوە بکرێت ئیدی کورد خەریکە ببێتە سەرێشە بۆ بەغداد. ئاخر وای لێ هاتووە هەر ڕۆژە و لایەنێکی کوردی بە پاسا و بیانووی جۆرە و جۆر ڕێگەی بەغدا دەگرێتە بەر و پەنا دەباتە بەر لایەنەکانی عێراقی و زۆر جاریش دژی لایەنی دیکەی کوردی دەست بە تانەدان لە دادگای فیدراڵی دەکات. وای لێ هاتووە کە دادگای فیدراڵی لە ئێستادا ئیتر زۆربەی کاتی خۆی بۆ سکاڵەی لایەنە کوردیەکان تەرخان بکات کە دژی یەک وەستاونەتەوە. لێرەوە ئیتر دەستی بەغداد و دادگای فیدراڵی بۆ لاوازکردنی دەسەڵات و پێگەی هەرێمی کوردستان ئاوەڵا کراوە. لەمڕۆوە نە کورد سڵ لە پەنابردن و تانەدان لە دژی لایەنەکانی دیکەی کورد دەکاتەوە و نە دادگای فیدراڵیش دەستبەرداری لاوازکردنی پێگەی هەرێم دەبێت. دیارە سەرەتای ئەم ڕاوتە بە پرسی موچە و بودجەوە دەستی پێکرد. کەواتە ئەستەمە بەغداد دەستبەرداری ئەم دۆخە لەبارە بێت بۆ لێدانی گورزی کۆتایی لە هەرێم.
ئەم دۆخەش واتە بەهێزبوونی بەغداد لەلایەکەوە و پەنابردنی بەردەوامی لایەنە کوردیەکان بۆ سکاڵەی دژ بە یەک و ڕێککەوتنی ژێربەژێر، هەروەها جارجاریش پاڕانەوە بۆ ناردنی موچە لەلایەکی دیکەوە وای کردووە لە داهاتوویەکی نزیکدا ئەستەما بەغداد بیر لە وەشاندنی گورزی کۆتایی و کوشەندە لە کیانی هەرێمی کوردستان نەکاتەوە و هەرس پێهێنانی دەسەڵاتی کوردی نەکاتە ئەولەویەتی کارەکانی. هەروەها جارجاریش پاڕانەوە بۆ ناردنی موچە لەلایەکی دیکەوە وای کردووە لە داهاتوویەکی نزیکدا ئەستەما بەغداد بیر لە وەشاندنی گورزی کۆتایی و کوشەندە لە کیانی هەرێمی کوردستان نەکاتەوە و هەرس پێهێنانی دەسەڵاتی کوردی نەکاتە ئەولەویەتی کارەکانی. بەدڵنیاییەوە لە نەپاشیەکانی عێراق ڕۆژێک ئەم کارە دەکەن، بەواتایەک ئەم گورزە کوشەندە هەردەوەشێنن، بۆیە دەبێت تا کات ماوە و دەسەڵاتی بەغداد لەگەڵ ئەمریکا و دەسەڵاتی نوێی ئەمریکا ڕێک نەکەوتووە و خەڵکی هەرێمی کوردستانیش زیاتر بێهیوا و بێزار نەبووە تا کات ماوە و زەمینەکە بۆ لێدانی کیانی هەرێمی کوردستان بە تەواوەتی نەڕەخساوە، دەبێت دەست بە گفتوگۆی نیشتمانی بکرێت و لە پێناو پاراستنی کیانی هەرێمی کوردستان و گەڕاندنەوەی شکۆ بۆ دەسەڵات و خەڵکی هەرێمی کوردستان بیر لە ڕێککەوتن و گرنگتر لە هەمووی دانانی نەخشە ڕێگایەکی کوردخایەن و درێژخایەن بۆ خۆلادان لە گورزی کۆتایی بەغداد بکرێتەوە. هەر لەم ڕووەوە دەبێت سەرجەم لایەنەکان بۆ یەک جاریش بوو بێت واز لە لوت بەرزی کۆنەقین و وەهم و کە لە ڕقی بێن و تێبگەن کە مانەوەی ئەوان بەندە بە مانەوەی کیانی هەرێمی کوردستان و مانەوەی کیانی هەرێمی کوردستانیش بەندە بە هەنگاونانی ڕاستەقینە لە پێناو ئاشتەوایی دەسەڵات و خەڵک. بێگومان ئەم دۆخە مسۆگەر نابێت ئەگەر سیاسەتمەدارانی کورد لە بری سیاسەتکردن بە هەست و دروشم و چەپڵە بە هۆشیاری و عەقڵەوە لە پێناو بەرژەوەندی گشتی و خاک سیاسەت نەکەن. کەواتە سەرجەم لایەنەکان دەبێت بگەنە و قەنەعەتە، ئەوان ناچارن ئیتر خۆیان بگۆڕن و بە خوێندنەوەیەکی نوێ بربەست بۆ ئەو گورزە کوشەندەیە دابنێن، ئەگەر نامجارە ئەم تەوژمە ئیتر جیا لە کیانی هەرێمی کوردستان بەرۆکی ئەوانیش و حیزبەکانیان و بەرژەوەندیەکانیان دەکرێت.